السلام علیکم خۆشەویستان و ئازیزانم هاتینەوە خزمەتتان لە بەرنامەی کوێی دێخوان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین. ئەم جارەش بەرنامەکەمان هێناوەتە گوندێکی ئازیزی ئەم کوردستانەویش گوندی سەرگەتە کە تێیدا سروشتێکی جوان و لە نێو چیا سەرکەشەکانی هەوراماندا خۆی گرتووە. ئەم گوندە گوندێکە پڕە لە ڕەسەنایەتی، پڕە لە تەقوا، پڕە لە لانکەی زانایان و حجرە و مزگەوت و کەسانی زۆر بەتوانە کە لە ڕابردوودا لەم گوندەدا مەدرسەی زۆر باشیان هەبوو، حجرەی باشیان هەبوو. ئێمە پشتیوان بەخوای گەورە لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی دێخوان لەم گوندە ئازیزەمان ڕێخستووە، ئیفتار و ئێوارەخوانمان ڕێخستەوە بۆ گوندشینانی ئازیز کە هەڵبەت بەرنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە. ئەم گوندەمان بەسەر کردووەتەوە، لەگەڵماندا بمێننەوە، دەچینە نێو گوندەکەمان و کۆمەڵێک گفتوگۆ و کۆمەڵی قسە و باس لە نێو گوندشینان دەکەین، چێژ لە دیمەنە جوانەکانی وەردەگرین و لەگەڵیشیدا دواتر دوای ئیفتارکردنەوەمان مەجلیسێکی تایبەتمان دەبێت لەگەڵ گوندشینان گفتوگۆ و قسە و باس سەبارەت بە گوند و بە ڕەسەنایەتی و بە مێژووی ئەم گوندە دەکەین. پێکەوە لەگەڵ ئێوەی ئازیز دەچینە نێو گوندەکە و بەرنامەکەمان دەست پێ دەکەین. ماوەیان سەلام عەلەیکم. وعلیکم السلام ورحمة الله. یاخوا بەخێر بێن. ئەحواڵی تۆزە باشە؟ الحەمدوللا سپاسی خواکەم. یاخوا باش بی لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحەمدوللا سپاسی خواکەم باشە. ڕەحمەت و بەرەکەتی خۆیە ڕەمەزان. ئەرە وەڵڵا ڕەحمەت و بەرەکەتی خۆیە. لە هەموو شوێنە خوا بەرەکەت دێ. وەڵڵا وایە. جا لەم سروشتە جوان و لەم سروشتە جوانە و ئەو هێزۆرە و لەم سەوزاییە و لەم بەهەشتە خۆشە و یاخوا لەشتا بینیمی حیوانەکانە هێنایە خوارەوەتم زانم بەرەو تۆش. ئەو تۆزەی ئیشمان بوو لێ ئەو شەکەتێک حیوانەکە لە سەرەوە بووە وڵەخەکان هێنامای بمەوە بۆ ئیشەی خۆیان و ڕاستەکەی. چۆن مرتاحی لەگەڵەوەی کە لانە هیلاکە بی ڕۆژانە ئاژەڵەکان بنەوە بیانێنەوە بەڵام تۆ؟ وەڵام من مرتاحم لەبەر ئەوە بە ڕۆژوم ئەوە ئەزانم ئەو شتێنی خۆمە. خوای گەورە قبوڵی کە ئینشاءالله. الحەمدوللا سپاسی خواکەم. ڕەمەزانی جاران چۆن بوو بۆ باسکە لەم گوندە؟ وەڵا ڕەمەزانی جاران وەختی خۆی تەپڵ بوو. تەپڵ بوو تەپڵ بوو تەپڵ دوای تەپڵ بوو بە سەڵات. ئەم کابرا چوە لەم بانەکەش بۆ ئەو بانەکە لەم بانەکەش بۆ خوارەوە گەرەی خوارە ئەوە باشڵاتیەکە. بانگی ئێوارە؟ بانگی نە بە پاشەوە بۆ پاشەوە پەنگی ئێوارەش ئەدرێ هەموو کەس ئەو وەختە لقم بوو خورما بدنیدان کەم. وەڵڵا ڕاست. ئەدەی بۆ ئەم شتانە ئەستا الحەمدوللا هەموو شتێ خوا بەرەکەتی نادۆ بەمان. الحەمدوللا. خواردن و ئەینی جارانە بەدڵ بوو یعنی هەستا. وەڵڵا وەختی ئەگەر ڕاستی گەرەکە وەختی خۆی خۆش بوو. ئێستا هەموو شتە وە بەهین. چکن هەموو قڕدی هەیە. ئەمان جاران هەموو ئەو مانگی ڕەمەزانە وا ئەزانی هەموو ڕۆژێ جەژنتە. وەڵڵا ڕاستە. ئێستا هەموو ئێوارەیە جەژنتە بەیانی هەر جەژنە. خوا نێبرێ. خوا بەزیابێت. مامانوو نەکەم ئینشەڵڵا وردەودا ئەوسانە ئاژەڵەکانی چوو بەرەو سەر بهێنین. قوربانی ئێوە خوای گەورە قبوڵی کە ئینشەڵڵا. با قوربانە. السلام عليكم كسو جان. مساء باشا. خير خو باش بسلام دي اخو تعاتو روشتا قبول ان شاء الله. الحمد لله ان شاء الله خير. بيني خريكي باخقد وبين خوش وكم گفتگو بكين. بخير مساء قربان السلام دي اخو. جاك دكتور رمضانان هادي تر زورك للدكتور وبزيشكو انا رين ماي ما انا كان رمضان بسودو انا روانجي جناب تو رمضان شلون يعني روجو قلتنو بو صحة مان بتندرسي مان. رمضان تقريبا خوي واضحة خوي يقول القرآن زور بواضحي يعني بتشاوروني في داوين. ملا. رمضان شهر رمضان الذي أنزل فيه القرآن يعني ما يك قرآن تاد بزيوة كبرنامج رجي بشريتك أبو الدنيا وقيامتي. راسته. أما خاليكم خالد وهم خوي قال كافرين كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم أساسك لعلكم تتقون بمعنى فراوانيكي بوي كوا برنامج رجي جاند كي هل من دالية وتعب دقيقة اشتنا وقر لأخوات رسان بجور رايالي كدني خداي قورا لأن جانداني كارتشاكا كان ودور كوتنا لكان خرابا كان وبتواني كان يعني تاكي كي خزمة جزار بيبناو كومالقاو كسكارو أو شواني كتاي أجي أما يعني بختي رمضان سرنجامي أمش بتواني خوي قورا كشتك فرزك على سر بشريت سودي بو جسته بو دروني هي. حتما. معناه واي رمضان
یەکێک لە سوودە گرنگەکانی ئەوەیە کە وەکو بڵێ ڕفرێش یا فۆرماتی جەستی بەشەرەکاتەوە بەوەی کە چەند بە درێژای 11 مانگ هەمنەوە خواردن و خواردنەوەکەنی ناو جەستەمان هەر لە کۆندامی هەرز بیگرە هەر لە کۆندامی گوچی لە بیگرە هەر لە کۆندامی سوڕی خوێن بیگرە ئەمانە لێکەوتیان دەبێت لەگەڵ ئەو خواردنانەی کە سوودمەت بن کەسی زیان بەخش بن و ناحێ دەرونیەکەشی بمانێ نەمانەوە مانگی ڕەمەزان ئارامی ئەبەخشێ بە مرۆڤ ئەو ئارامی وای لێەکە بتوانێت هەم لە دنیا تاکێکی سوود بەخش بێ بۆ خۆی و باڵ و منداڵ و خێزانی و بۆ ناو کۆمەڵگاش و لە ئایندەشە ئینشاءالله ئەجرێکی گەوری لە قیامەتە دەسەکرێت وڵاوان کاک زۆر حتمما بۆی پیشەکەتەوە نەخۆ بینینی نەخۆش و نەشتەرگەری و مەشغەڵەتێکی زۆری ئیشکردنوان هەمومان جۆ لە جۆرەکان مەشغوڵە بین بەڵام کە دیتە ئەم گوندە جوانە و دیتە شوێنی خۆتان و شوێنی باو باپیرانتان چەند نوێبوونەوە بە جەستە و بە مێشک و ئامادەکارێکی باشتر بۆ ئیش و کارەکانە دەست پێکاتەوە ئەوە شوای کردووە لە بەندە مەسەر من پەروەردەی هەرچەند بە منداڵی لە هەڵەبجە گەورە بووین بەس باوک و دایک و باپیرانمان پەروەردەی ئەم گوند و شاخ و داخەن و لێرە پەروەردە بوون لەبەرەوە کە من ئێمە ئێرە حەزم کردە لێرە بنەیەک دروست بکەم ئەو فترانی کە هیلاک و ماندوم لە هەڵی نەشتەرگەلی نەخۆشخانە کە بێمە ئێرە هیچ نەبێت تۆ مێشکم ئارام بێت ئیسراحەت بکە و ئارامی بە دڵدەروونم ئەبەخشێ کاتێک ئەبینم بەرامبەرم گۆڕی باوک و دایک و مام و کەس و کار و برام هەموو لێرەیە و تێکەڵیش بە ئەهلی ئەم گوندەمە بم کە الحەمدولله هەمویان وەکو خوشکراوان لەخوا بەزیابێ گوندی سەرگەت تایبەتمەندی خۆی هەیە الحەمدولله هەموو تاکەکانی وەکو یەک خوشک و برا یەکتری سەر یەکترەکەن لەبەرەوە کاتێکینە ئێرەوە ئێمە کەسمان خۆمان بە صاحب ماڵ نازانی لە ئاستی کەسوکاری خۆمانەوە لە ئاستی ئەو دەستانش کە وەکو مثلا سەردانی کەر کە ئێن وەکو گەشتیاری کە ئێن میواندارێکی باشەکردن و ئێشڵی حەزەکەن هەر بەو نەمەتە پابند بینی شەوە درێژەی پێودی قوربانی تو جاوا من زۆر کاتە نەگرتمەوە مۆی دوشتهێن ڕۆژتان قوڵ ئینشاءالله خێر بێ سەر و چەمەکان قوربانەوە تۆ خاسنی بێوەی بدیوە شەویستێنی خازبی خێرامە کەناڵ و پەیامی کەرمێ دەستۆشی تا چەنە کەرمێ میشە نمونە تا زیاد بوو یاخواوەش بی بێوەی بدی بۆمان باسکی کاگەندان ڕۆژانە ئیش و کار خەریکی چی لێرە وەڵی من بە حەقەت خۆم ئیشی ئاژەڵداریەکەم ئێستا ئاژەڵێکی واشم نەماوە هەندێک مانگام هەیە و مەشغوڵی ئەوان من نەوەڕاتە ئیشی ترم نییە و کەسابەتی باخشتیشمان نەماوەکو جاران نییە و وەکو جاران نییە نەوەڵا ڕەمەزانان چۆنا والله الحەمدلله ڕەمەزانان شکر باشین و مزگەوتمان هەیە و جەماعەتمان هەیە و لەخوا بەزیادە جمعەمان هەیە لەخوا بەزیاد لە گوند و ڕەمەزان تاموچێژینی خۆی هەیە هەموو شتێکی خۆی هەیەرە وەڵا خۆشترە ئێستا ڕەمەزان ئێمە زیانێ پێم خۆش بێوارە لە مزگەوت بووین بەڵام دەیەگە لە بیژمێنە لە خزمەتتانە تۆ لە ئەی بۆ لایەمە خۆشەویستە وەڵام من بۆ خۆم ئەمڕۆ میوانم هەیە ئەگینا زۆر ئاسایی بوو هەر شوێنێکشێوە بڵێن ئێمە ئامادەن لە خزمەتتانە بین کاک ئەدنان لەگەڵ ئەم سروشتە جوان و ئاوا ڕۆژانە خەریکی ئەمە بی ئاژەڵداری و لەگەڵ بریشک و کەڵە شێران تا چەند مرتاحی وەڵامە خۆی حەزوو ئارەزووە سە من بۆ خۆم یەکێکیان ئیشێکم زیاتر ئەوەیە حەزم لە ماڵیاتە ینی وەکو حیوانداریوانە ئەگینا هەجی شێکتنە وەکو تر کە سابەتی بڵێ تر ناکەم ئیشی ئاژەڵداریەکەم و ئیشی و حدودیش ناکەم و جارانە بوو حدود باش بوو بەڵام ێستا حدودەکەش نەماوە بۆ خۆمان مەشغوڵێمان تەم مریشک و قەلێشمان هەیە لێ ڕامان گرتووە و هەر بۆ ژیانی خۆمان گیناتر بۆ خۆش باسەکردتە بۆ ئەویانەوە پەلاماری ئەو ئەمە قازە قازە نێرە تر بۆ خۆی نەیاڵێوانی کە مێکان کەوتونەوەی شەڕیان لەگەڵاکە ویستم باسی ئەوکەم وتە حەزە خولیان لەگەڵ ئاژەڵداری بەڵێ بەڵێ لە مناڵیشەوە هەروە بوو بە بیدایەت هەر بابوومەرە وڵات لە هەشتاکانە من تەمەن و 74م 75م ئەتە بڵێن ساڵی هەفتاش لێرە داگیران ئێمە چوونە خورماڵ ئەلێکە سەلام ئەتر چوونەتە خورماڵ لە خورماڵ ژەر ئاژەڵمان بووە بۆ خۆی من هەر خۆم حەزمەوە کاتی خۆی لەبەر ئاژەڵدایش خولیای ئاژەڵ بووم خوێنەواریشم تر بۆ خۆی هیچ نەبوو هەر حەزم لە ئاژەڵەکە و باوکمەوت خواتۆر شوان دەرەچی خۆشەویستی بەڕێ جاران چۆن بوو هەل وەکو کۆن چۆنانە ناوێستا هەرواچین بەڕێوە وەڵا ڕاستە تێمەر ئەگەر من بۆ خۆم بۆم بکرێت حەزم لە شتی خۆماڵیە و مەسەرسە بەشی خۆمان بڵێن ماس و دۆمان هەیە و
خوانەی بڕیاخوا ڕۆنی خۆمانەوە ئەوانە خۆنێمە ئەوە شتانە بەکارێنین بۆ خۆمانەتر بۆ فرشت نێمان بوو تاموچێژێکی تایبەتی هێشتی خۆماڵی و جا خۆشی دروستیکەی لە شتێ بەدەستی خۆت دروستکەی ئەوە باشجاویست تەبیعەتم خراپە گەشتێ خۆمان دروستنەکەی کەسی ناخنێ حتمەن پارشێوانی ژەوە لەوانەیە زیاتر وڵات خۆش بێ خۆشحاڵم قوربانی تۆم برای گەورم خۆشەویستن ڕۆژ و قوبوڵ بێ ئینشەڵڵا یاخوا لەگەڵێەوە تاعاتیەوەش قوبوڵ بێ ئینشەڵڵا خۆشحاڵ بووین ماوەی گیان سلام عەلەیکوم سلام ورحمة الله هەڵە وبركاته خاڵت قوربانەتە تو خاسنی بيدي اخوة چەمەکە بەنی خواص فرستا كرو قوربانەت تۆ دەنگ و باسە سلامتي تا والله دیێم پاکەشەوە ئامایەوەتم با بلاش والله قايما نسارو بين تبرد وقت مسا نما ياك شدير ما ياك برش اوانش مش برش او بياني لەش ساغ بێ يعني كم کێوەن بەردێنێ و بەر والله باين تقريبا ساعة هشت ساعة هەشتۆن بەردێنێ بەر انا والله خاصە این هەند لە وەڕوچی خاصە والله شيء اوان بنا بس خلاص جمو وشري چەموو شەرەر خاص خاصە ترى والله شەڵا وارانێ تەروار و انا باخواتي فرعال بوو كيتش ملك ويشا هیچ وەڵڵا انا والله بەس ئێساڵ دڵوەشکەر بی بارانێ اخويا زيابو والله انا كي كرتقيني يا اخويا زيابو اي الحمد فريني جا ئەوە لو ورقاش فرن حتمما جا ئەوە باسی سروشتی ئێرە کات و بووی کە خەڵک تێبگات زیاتر باسی ئەوە کە بارانێکی باش باریەوەم ساڵ کانیەکان هەمووی تەقیون وردە وردە خەریکە لە وەڕ پێگاتوانە ئەی مامەگیان بۆم باسکەی لەگەڵ ڕەمەزانە چۆنی الاخوة بزيابه والله هر هیلاکەتی تیانیان لا الحەمدلله والله الاخوة بزيابه بەس بە عیبادەتی زیاتری ژەنووسری اخوة زيابه ترى بعيد كاين مشتركين الأخوة جماعة من هي ئاوادانە مزگەوتەکان اخوة بزيابه هم يعودان والله کەشی گوند تایبەتمەندی و سروشتینێکی خۆی هەیە ینی زۆر جوايكي باكي هي ئارە وەڵڵا أنا والله خاصة ما بياني أنا ڕەمەزان و بەدەر لە ڕەمەزان و کاتەکانی کە هەر ینی کەشێکی پاک و ئەوەیە الأخوة بزيابه خاصة رمضان ما بياني أنا مزقوطة قربالقن الحەمدلله أنا والله هەر جەنابە لێرە بوو ینی لە مناڵێ و لێرە بوو یان چۆن بلى أنا والله ببير مياه اللي يربو أنا والله لما تقابو مرتاحی لێرە الأخوة بزيابه لكوي لدايق وما تقابل في والله خوش وایە بەتەکید أنا خۆی والله ئەوەیە لەکوێ مناڵی بەسەر برد بێت و بەچی ڕاهاتبی ئێستا خەڵکی گوند و ئەوانە زۆر ڕانایەن لە شار و حەزیان لێ نییە طبعا جنجقاني يا ساعة وان اللي مثلا يعمل لك بمنالي ولا اللي دايقون حسب ما منطقية ضل محل يريه والله وایە بابو بابير محل يربوه خزمەتی و ئەوەتان ماوە الأخوة بزيابه باشا لو شاف خويا هر باشتري خوا بە زیاد أنا والله بەدەمەوە چوون و الأخوة بزيابه والله ومن هي شنو دەبێت دەبات تۆزە قسەی کردمی گەیتە ئۆرامی قسەی کردی أرى والله ئێ ئافرین تو نامە چیشە من نام مليان یا بالله ئێتۆ ديا دیا ئێتۆ سما سەما تو بووی لەبات دیارە ئێتۆ محمد ئەی کاکە محەمەدگە دەنگ و بەسە وعوشيتو ئاچکو بێندی جملێندی چی دوکان چێ وەسای أرى والله دوين بيتو كان يتر أمامي بيجي توزي بيجي الله ماشەڵڵا جلەکیش تاوەشین تو نامێت چیش بیا بوو لا من نامە چیش بێت تۆ ديا دیا ملی پێ ڕۆزەی ئەملی پێ مەکتەبی مكتب لی مەکتە نایچنۆنێ يك ئەی ئافرین ئەی تو نایچنۆنێ من نانش سنة شش ماشەڵڵا ئێتۆ سوا يلي نای دوێنێ يلي ئەی محەمەد تۆ ئەی ئافرین حەزجە مەکتەبیا تۆ بوەرە زانم حەزجە مەکتەبیا وەشا مەکتەب تۆزی بۆ ڕای قسەمان پێکرد ئەی گورانی مەزانی سرود دەیمە گورە هیچ مەزانی بابا مزاح بخوف تلبس روسه دەنگە وەشە ئەی دەبوو پێمە این کردی من كتابي بولي يقم استشارك وباقم واني كنت دخلان سركوتين بدزدين غير مع مصطابك وخوان وليم هاورها بورا كان مخوش مدان وكشاو ئەی ئافرین ئەی ڕەمەزان وەشە حەسان لە مەڕازم بیرەکە هاچی و وەردی سەر سفرەیەوە مش فتمورو ماوەری لا والله فتمورو قەڵاوی ما قلوبو ئەی تو گۆشم پێگیرێ تۆ ئێگەتە بنەوەشایان شار والله حتما ئێگە حەزە چی گەنێ أفروشة چێگە دڵە کریوێ أطلم كريو براستي سرشتي وفرجوال ئەی تۆ چێژماچ حەزە سروشتی گەن أنا والله أما هالبعالي قل ما بس حز ما تشيل حەز چا چی گەنێ مەلدێ پێشاری لا والله حمد لله رجيم حەز چا چی گەنێ دايم كريو حس قل قل ما تشيل پێ حەزکی چێگە بیدایمێ أنا والله ئەی ئافرین دی دەست تاوەش بلودی با ئینەکە تا کردی ماشەڵڵا چەند زەریفینی ئاج لە وەشی شای نەکردی تو زلی کوردی چی نەکردنی بیرشی هاي اللي كردينا هاك تعليق في جينا بيشاري باش دقیقه وەکەی جارێ جلی کوردی وەشی کردن
خاص كمي بي إياها وش هذي كودي هم سايا ما شاء الله يتزري هذي كودي كأنك كذي ديت شو مكان عارف استابو أشهد أن لا إله إلا الله وەڵازان و خۆشەویستانمان دوایەوەی کە ئیفطار و بەربانگمان کردەوە لەگەڵ خزمانی ئازیزی گوندی سەرگەت پێمان خۆشە بەشێکی دیکەی بەرنامەکەمان کۆمەڵی گفتوگۆ و کۆمەڵی قسە و باسکەی سەبارەت بە گوندەکە بە مێژوەکەی بەو خزمەتەی کە کردوێتی لە ڕابردوودا و لەگەڵشیدا دانیشتوانی ئەم گوندە ئازیزە بەشێکی خەریکی ئاژەڵداری و بەشێکی خەریکی باخ و ئەم سوشتە جوانیان هەیە پێم خۆشە زیاتر لەگەڵ خۆیانە باز لە گوندە ڕەنگین و جوانەکەیانە بکەم بەدەلەوە ماشەڵڵا خزم دۆست و میوان دۆستێکی زۆر تایبەت بوون نێمە زۆر سپاسیانەکەین بەرنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشینە کە هەرجارە لە گوندێکم ئێوارەش لە گوندە جوانەکەی سەرگەت بووین دووبارە زۆر سپاسانەکەم حەزەتان کێشە لەگەڵمانە بوون زۆر سپاس بە قوربانم دەستان خۆش بەیاخۆ یاخوا سەلام ماوەسا گیان بێمە لای بەڕێزتان بەڕێز ماوەسا مەسعود شێخ سدیق سەرگەتی جەنابەت پێشنێژ و تارخوێنی ئەم مزگەوتەی پێم خۆشە باز لە ڕەمەزان و پێوەستی بکەینەوە بە گوند و ئەم سروشتە جوانەوە جەنابە بۆ قسەمان بۆ بکەیت بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه يا أخوة بخير بين أكتان كشا سرچاو من هاتن خوا موفقتان كرمضان الخوي ما شاء الله قرب بيتو بركتو الحمد لله خوشي بيه دائما رمضان جل گوندەکان بەڕازی بە قەناعەتی من کە ئێمە چەند ساڵێکە لەم گوندەین چێژی تایبەتی خۆی هەیە هەم پێکەوە بوون هەم نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت و هات و چۆ و ماشەڵڵا تایبەتە لە گوندەکان ڕەمەزانی گوندی ئێمەیش هەر لە باو باپیرانمانەوە ماشەڵڵا خەڵکی ئێمە خەڵکی سەرگەت دایمە مزگەوتەکان ئاوادان بوون هەر ئەم گوندەی ئێمە سێ مزگەوتی تیا بووە ئەوە نیشانەی دینداری و دیندۆسی ئەم خەڵکە بووە کە لێرە دانیشتووە لە پاڵ ئەوەیشە ئەم گوندی سەرگەت بە بەردەوام بەبێ مامۆستا نەبووە بەبێ وتار خوێن و پێشنوێژ نەبووە بەردەوام مزگەوتەکانی ئێمە ئاوادان بوون لە ڕەمەزان و غەیری ڕەمەزان بە تایبەتی لە ڕەمەزانانی شەر عادەتەن خەڵک زیاتر کە پێغەمبەر فەرمێ شەیتانەکانە بەسرێنەوە ڕەمەزانان مزگەوتەکان ئاوادانترن مزگەوتەکان ئاوادانتر بوون لەوەی کە ئێمە بیرمانە لە حەفتاکان و ئەم خزمانە زیاتریش بیریانە لە پەنجاکان مزگەوتەکان بە بەردەوامی قەڵەباڕە بوون ئێستش لەخوا بە زیاب ئێمە مزگەوتەکانمان ئاوادانن بە تەراویح و بە قورئان خوێندن و بە ڕۆژ و بە جومعە و جەماعەت ئەم خەڵکی ئێمە لەخوا بەزیابێت زۆر بە باشی ڕوو لە مزگەوتە وێگومان مامۆستای ئاینی حتمما هەمیشە ینی هەر لە بیدایت شوکە دەست پێکا لە گوندەوە دەست پێکا بۆچی ئەهمیەتی گورن ئەوەندە گرنگم هەم زانای ئاینی لێ دەرەچێ هەم مامۆستای ئاینی ڕووەکاتە منتیقەیە گوند بە تەبیعەت هەم جەوەکەی پاکە مەڵە هەم فیترەتی خەڵکەکەیشی پاکە تێکەڵی زۆر شت نەبووە یعنی تۆ لە شارەکان کە ڕۆیە بینی غەوغا و قەڵەباڵغ و خەڵک بە زۆر شت مەشغوڵە بەس خەڵکی گوندەکان لە زووی ژوا بووە زۆر مەشغوڵ نەبوون بە وەرزی ئیشەکان ئیشیان کردو زستان دانیشتون لەبەرەوە گوندەکان زۆر زیاتر ئامادە بوون بۆ ئەوەی کەسی مامۆسا و خوێنەوار و ئەوەی تیابە گوندی ئێمە هەر باوکی من بە ڕەحمەت مامۆستا شەخسی سەرگەتی چەندین ساڵ لێرە وتار خوێن و پێشنوێژ بووە کە مامۆسایەکی ناودارە و ئەم خزمانە جەزان ئەم گوندە بەم بچووکەی خۆی بەردەوام 20 بۆ 30 فەقەیتیا بووە خەڵکی گوندی ئەو کاتەیش هەمومان نەزانی یعنی هەموو
بە ئازایی و بە زەبری دەستی خۆی نانی پیا کردو نانێکی سادە و بەسیت بەس لەگەڵ ئەوەشا توانیویانە بەردەوام 20 بۆ 30 فەقێ ئەلەم گوندە ڕابگرن خەرماوایشن بە ڕەحمەت بێ مامۆستا شێخ ئیسماعیل ئەویش هەر لێرە مامۆسا بۆ بەردەوام مزگەوتەکان ئاوادان بوون کەواتە جەوی مزگەوتەکە و فیتڕەتی پاکی خەڵکەکە هۆکار بوو بۆ ئەوەی کە مامۆساکان هەم لێرە بگیرسێنەوە هەم مامۆسا و هەم عالم و زانای زیاتریش هەڵبکەوێ بێگومان دەست خۆش بێ خۆ مامۆساییان کاک ئێزەدین بێمە لای کاک زینەدین گیان تاعات و ڕۆژتان قوڵ بێت ئینشاءالله جەنابەت پێم وا بێت مهندسی زراعیت لەشە ساغ بێخوا کەش و هەوا و جەوی ئێرە چۆنە بۆ کشت و کاڵ بۆ باغداری بۆ پێی جەنابەت پسپۆری لەو بوارەیە هەیە سەرەتا ڕەمەزان لە ئێمەش و لە ئێوەش قبول بێ ئینشاءالله دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەین بۆ ئەم ئیفتارەکە تەرتیبی کردو و دەستخۆشیش بۆ ئەو بەڕێزانە کە عەزیەتیان کێشاوە خواردنەکەیان ئامادە کردووە لەگەڵ ئەم بەڕێزانە کە لە پشت کامێراوە حتمما ئەمیش عەزیەتێوێ دەستخۆشی لەوانیشەکەن سەبارەت بە کەشوهەوای گوندی سەرگەت تەمان کەشوهەوای ناوچەکە هەر هەمووی بە گشتی کەشوهەوای دەریای سپی ناوەڕاستە ئەمە کەشوهەوایەکە کە لە زستانان بارانە بارێ و تا ئاستێک ساردە بە هاوینانیش گەرمە و تا ئاستێک بڵێن گەرماکەی هەیە اینجا عادەتەن ئەم کەشوهەوایە زیاتر بۆ درەختە ئەگەر لە درەختەکانەوە دەست پێ بکەین لە درەختە بەریەکانەوە زوربەی ئەو درەختە بەریانەی میوانەی کە لە سنووری ئێمە هەیە بەدەر لەوانەی کە لە ژینگە ئیستیواییەکان یا کەمەرەیەکان یا ئەو شوێنانەی کە شەیەکی زۆریان پێویستە ئەوانی تری هەموو لێرە بە تایبەتی تریش مەسەن سیر بکەی ترێ هەنجیر هەنار قۆخ قەیسی بەڵام ئەمانەیان ئەم قۆخ و قەیسیمانە باشتر وایە سنفێک هەڵبژێری کە زوو ڕەز نەبێ چونکە خۆ دەزانی بین شەپۆلی سەرمایە کە گوڵەکەی لە ناوە بە ئەم ترێ تو ئەمانە هەمووی گونجاوە بۆ ئەمە تەمان گوێزیش بەڵام بە تەسەوری من ئێستا ئەم کەشوهەوایە کە گۆڕانکاری هاتووە بەسەرا ئیسپاتیش بووە کە دار گوێزەکانی چەمەکە هەر هەمووی وشک بووە دیارە ئەم کەشوهەوایە کە ئێستا هاتووەتە پێشەوە بۆ هۆی گەرماوە قەتیزبوونی گەرما و گۆڕانی ئەو گازە سروشتیانەی کە لە کەشوهەوا هەیە هەمووی وای لێ هاتووە کە گونجاو نییە بۆ گوێز چ لە ڕادەی شێ بێ چ لە ڕادەی پلەی گەرما بێ چ سەعاتی ساردی زستانە بێ بۆیە من تەسەورەکەم مەگەر سنفێکی گوێز کە تەحملی تینوێتی بکە یا سنفێک کە تەحملی گەرمایی بکە ئەنا ئەو سنفانەی کە پێشتر لە منتیقەیە هەبوو هیچی گونجاو نییە بۆ ئێرە سەبارەت بە بەروبوومە کێڵگەیەکانی تریش تەمان بەروبوومی زستانەمان هەیە وەکو گەنم و جۆ کە جاران مەبەست من جارانە گەنم هەبوو جۆ هەبوو نیسکە بوو نۆکە بوو کەتان هەبوو ئەمانە هەموو زائیدەن بەرهەمە هاوینەکان کە تەماتە و بامیە و باینجان و زیاتریشی هەمووی توت نەکرا دەست و چاو خۆش بێ خوا دێمە لای ڕێزت ئازیەتی کێشا پێم خۆشە ڕێزێک ماوەسەیان کە بێمە لای جەنابەت کاک سعدیان پێم خۆشە جەنابەت باسی مێژووی ئەم گوندەم بۆ بکەی یان ناوەکەی سەرەتا ناوەکەی بۆچی ناونراوە سەرگەت وە مێژووی ئەم گوندە پێم وابێ زیاتر بۆ 900 ساڵ بەر لە ئێستا ئەگەڕێتەوە مێژوویەکی دێرینی هەیە سەرەتا بە خێراتنی خوا سەلامەتی زیکی کەیتەوە مامۆسەیان بڵێ خێبنیخوا سەر چاومان یخوا سەلامەتی وەڵای بە نیسبەتی گوندی سەرگەتەوە مایکەکە تۆزە نزیکتر بێ زۆر باشتر بەڵێ بە نیسبەتی گوندی سەرگەتەوە بە نیسبەتی مێژووەکەیەوە بە نیسبەتی مەسەر لە هەندێشتەوە ئێستا کە ئێمە ئەم گوندی سەرگەتە یەکەم جار کە لەم منتقا بەزەم گوندی سەرگەتە سەرخەت بووە ئەخێری بووە خەت بووە مەسە دەیتر نەبووە پیان وتووە سەرخەت ئەنجا بەعزە شوێنیشمان هەیە مەسەر شوێنی دێرین وەکو قەڵای سەرگەت و ئەمانە هەر بەنای ئەوە بووە ئەنجا بگەڕێتەوە بۆ مێژووەکەیشی ئێستا مەسەر بە نیسبەت مێژووەکەی و نزیک لە 1200 ساڵ مێژووی کۆنمان هەیە بە
بۆ نمونە وەکو ئەو قەبرستانی بابا ناوزەمانە هەیە بەڵێ کێلەکانیان کە 132 هیجری لەسەر نووسرا لەسەری نووسراوە ینی ئەو کاتەم دێر ئاوادان بووە بەڵە پێشەوەش ئاوادان پێشەوەش بەڵە چونکە ئێستا شوێنی دهینمان هەیە شوێنی کۆنمان هەیە وەکو ئەشکۆتی کۆن پێڵێن شکەوتی گاوران بەڵێ مەسەرکە دروستیان کردووە شوێنمان هەیە ئەسە کە وەکو شوێنیان کردووە مەسەر بەردوشتیان دەرهێناوە لە ژێرەوە مەسەل وەکو بڵێ ئاگردان و بەرد و ئەوانە هی کۆن بۆ کە ئەو ئاسار و بوومە لەرزوشتە هاتووە بەسەریان ینی کردووە ئێستا لەو پشتی باخانەمانەوە ئیشیانە کرد بۆ نمونە مەسەل ئاگردان و شتی ئێرسخان و ئەوانە هەمووی دەرکەوت مانەوایە ئەو گوندە پێش ئیسلامی شەر ئاوادانی هەبووە ئەم گوندە جوانە لەگەڵ سروشتە جوانەکەی بەلانکەی شێخان و بوونی حجرە و مامۆسا ئاماژەی پێکرد و بەدەلەوە کەسانی ڕۆشنبیر و چەندین کەسایەتی تێدایە ئێستا لە شارەکانە خزمەتەکە لە بواری دکتۆرە لە بواری مهندسە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە سروشتی ئەم گوندە چۆنی بووانی ئابم شەشنە ماشەڵا کەسانی زۆر زیرەک و بەتوانای تیا بوو وڵا خۆی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم گوندەیەمە هەر لە سەرتاوە مەسل خۆی عالمی دینی تیا بووە تاسیری هەبووە تاسیری هەبووە اینجا دوایەوەش لە ساڵە 50ەکانە مەسەل مەکتەبمان بۆ هاتووە قوتابخانە کراوەتەوە اینجا دوای ئەوەش مەسەر بڵێن بۆ نمونە مەسەر بە نسبەتی زانای دینیەوە نزیکە 17 بۆ 18 مامۆستای ئاینیمان هەیە خۆمان بەڵێ اینجا بە نسبەتی ڕۆشنبیر و مەکتەبوانشەوە هەر لە دکتۆر و مهندس و مامۆستا و ئەوە بیگرە اینێکی زۆرمان هەیە ینی لە هەر شوێنەکە ئێستا بڕۆ بڵێن دکتۆرێک بڵێن دکتۆری سەرگەتی مهندسێک مهندس سەرگەتی مامۆستایەک مامۆستای سەرگەتە ماشەڵڵا دەست چاو خۆش بێ یان دێمە لای بەڕێستان کاک سەیدیان پێم خۆشە لەگەڵ جەناب تا قسە بکەم کاک سەید خالید جەنابەت پێم وا بێت دەمێکە خەریکی مزگەوت و خزمەتکردنی مزگەوتی باسی مزگەوتی ئێرەم بۆ بکە و ئاوادانی مزگەوت لێرە چۆنیە لە ڕەمەزان بەدە لە ڕەمەزان بسم الله الرحمن الرحيم بخيراني كراڵەکەتان دەکەم لە پێشیشی وە مزگەوتی ئێمە هەر لە شەستەکان و سێ مزگەوتان هەبووە لە شەستەکانەوە سێ مزگەوتمان هەبووە اینجا ئەم سێ مزگەوتە هەمووی هەر ئاوادان بووە ئەمە مزگەوتی هاوینمان بووە مزگەوتی تێشمان بووە مزگەوتی مەیایشمان هەبووە اینجا مەلا مامۆستا شێخ سەدیق باوکی مامۆستا مەسعود ئالێرە خەتیب بووە مامۆستا ماداونوری لێرە بووە ئەتر ئەوا هەموو بەنسبەتی سەرگەتەوە ئێمە لە شەستەکانەوە تقریبان 45 دوکانەوە هەبووە بەڵێ لێرە 45 دوکانمان هەبوو بەڵێ ئەمە مەرز بوو ئەمەز بوو بەرزی ئێران و عێراقەتە لێرەوە لە خوارەوە شدا هات و لە ئێرانی شدا هات ئەتر ئێرە وەکو مرزێکی وای هینتیە بوو قەرەباڵق بوو خۆمان ئێمە خۆمان تقریبان 150 ماڵ هەبووین هاندنیش 7 ماڵ هەبوو دەرێنبەر 100 ماڵ هەبوو بەیانی هاتنێ ئێرە نیوەڕۆشتنەوە ناوچانە و دووبارە هاتنەوە ئێرە بۆ کار و کەسابەت بۆ کار و کەسابەت بەڵێ اینجا سێ تقریبان دۆری ئەو وەختە 8 سایەتیا بووە بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ ئەوانە جا هیچ تەتایفی سەرگەتیان نەکرد سەرگەتی ئێمە ئەوە تاریخەکەی ئەگەڕێتەوە بۆ بێش ئیسلام بەڵێ ئەگەڕێتەوە بۆ ئیسلام اینجا ئەو هی قبرە ئەو کێلە هەیە 138 ئیژری پێویستاوە بەتەسلس هاتووە مامۆسای ئاینیمان بووە مامۆستا شێخ ئەحمەد کوڕی شێخ مومینی سەرگەتی بووە دوای ئەو شێخ محەممەد بووە کوڕی مامۆستا جەلالی خوڕماڵ بووە دوای ئەو مامۆستا مەلا ڕەحمان بووە کوڕی مامۆستا مەلا محەممەد بوو دوای ئەو مامۆستا شێخ ئیسماعیل باوای مامۆستا مەسعود ئەو هاتووە دوای ئەو مامۆستا شێخ سەدیق ئەتە لێرە مامۆستامان لە 63ەوە هەتا بار کراین کە هاتینەوە ئێرە ساڵی چەند بارکرا 78 بەڵێ 78 بارکراین کە هاتوونەتەوە ئێرە مزگەوتەکەمان ئاوادان کراونەتەوە مامۆستا مەلا عوسمان لێرە وتایی داوە لێرە ماوەنی بووە دوای ئەو مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ئەوش هەر لێرە بووە ئەتر بەتەسەل هاتووە تا ئێستا هاتووە مامۆستا مەسعود مامۆستامانەیە ماستەکە دەست و چاوە خۆش بێخۆ پێم مامۆستا یان جەنابەگەر کەمێک قسەمان بۆ بکەین خۆ سەلامەت بی پێم خۆشە جەنابەت باسی خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانتان و ئەوە چۆنیە گوزەرێ لەم گوندەی ئێوەیە وەڵاهی
بەنسبەت سەردان و خزمایەتی زۆر ینی گەنجێکی مایکەکە بەڵێ مۆسین بڵین سەردان و ئەمانە ینی وەکو شار نییە زیاتر لێرە سەردانیکردن زیاترە و ئیتر پەیوەندی بە هەستی دینی و عاتیف ئەمانە دەست و چاو خۆش بێ لە خزمەتان فەرموو مامۆستا ئەم دەیمە وەختی خۆی سەرخەت بووە سەرخەت بوو بەنسبەوە کە ئەمە بە چەند ڕایەکی ژێ لە سەرخەت بوو بەڵێ سەرخەت لە دوو شتێک لە دوو هیناتوە یەکێکیان بینی عێراق و ئێران بووە دووەمینیان هانیدن هەتا ئەچێتەوە گوڵفوە تا ئەچێتەوە پاوە بە لەهۆ نۆسراوە بە لەهۆ نۆسراوە سەرگەت هێمە هین بووە مستەقیل بووە خۆ دەست بینی ئەوە لە سەخەتەکە بوو دەرەی مڕ لەگەڵ ئەحماوا و تا ئەچێتە بانی شار و ئەوە تا ئەچێتەوە هۆرەوان بە هۆرەمان نۆسراوە بەڵام دەی ئێمە مستەقل بووە نە هەورامان بۆ لەهۆن بووە شێخەدێ بووە حتا ئەگەر یەکێک لێ بقۆمایە لە هینەوە لە هەورامانەوە هاتە ئەم دەیەوە کەس نەبووە کەس نەیتوانیەوە دەستی بۆ بێت لە هۆنەوە یەکێ لێ قۆمایە هاتێرە کەس نەبووە نەیتوانیەوە دەستی بۆ بەرێت وەکو ڕێزێکی بۆ شێخەدێ بووەتر ڕاستە دەست و چاو خۆش بێت مامۆستاگیان حتمما جەنابیشت و باوکی بە ڕێزیشتان ینی خزمەتێکی باشیان کردووە بە ئەمایکەکەت لای بامیان دابنێمەوە ئەم دێە بە دەر لەوەی کە ئەوەی کە باسییان کرد لە ڕووی دین و حجرە و شێخان و ئەوانەوە خزمەتێکی باشی بە بزافی ئیسلامی کردووە سەردەمانێک کە دژی حەزبی بەعسی جەنگاون لێرە لەوانەیە لانکەیەکی گرنگ بوو بێ بۆ بزافی ئیسلامی کە بتوانن باشتر کارەکانە جێبەجێ بکەن پێم خۆشە جنابیشت باسی ئەو مامۆکەیە وڵای کوردستان بە عام و ئەم گوندەی ئێمەش بە خاص هەر لانکەی شۆڕش بوو هەر پێش ئەوەی کە بڵێن بزوتنەوەی ئیسلامیش دروست ببێ ئێرە مەرکەزی لایەنەکانی تر بوون بڵێن ساڵی هەفتاکان هەر پشتیوان بوون یانی ئەوەکو هەموو کوردستان چۆن پشتیوانی ئەو شۆڕشانە بوون ئەم گوندەی ئێمەش پشکی شێری بەرکەوتووە لە بزافی ئیسلامیشە الحەمدوللا ئەم خەڵکەی ئێمە چونکە ئێمە باسمان کرد هەر لە سەرەتاوە خاوەن مزگەوت و مەلا و حجرە و ئەوانە بوون ئەوە کاریگەری خۆی هەبووە ئێستا مامۆستا شێخ محەممەد بە بەرزنجی ناسراوە خەڵکی سەرگەتە بەس لە بەرزنجە مامۆسا بووە ئەو ناوەی وەرگتووە مامۆستا شەخصی سەرگەتی ئەوانە لە قیادەکانی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی بوون ئێمە ئەم گوندە لە سەرەتاکانی هەشتاکان ئێمە خاوەن شەهیدین مامۆستا بابە شێخ کە برای منە فەرماندەی ئەم مەنتیقەیە بوو لێرە هەر نزیک سەرگەتیش شوێنێکە پێڵێن ملەگاو دەرەولێ بینی خوڕماڵ و سەرگەت لەگەڵ دکتۆر بەختیار هەر خەڵکی سەرگەتە کوڕی کاک شێخ جافری بە ڕەحمەتی لێرە شەهید بوون یعنی ئەم گوندەی ئێمە الحەمدوللا لەو بوارەیشە کاریگەری خۆی هەبوو و تەئسیری هەبوو و خەڵکی باشی هەبوو و ئێستەیشی لەگەڵا بێ الحەمدوللا خەڵکی باشی تایە و وەخەکەیشمان بەعام الحەمدوللا ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت و ئەهلی ڕوو لەخوان یعنی لەخوا بەزیابێ ئەوەیە ینی متمانە هەبووە زۆر بەم گوندە و ینی لە ڕووی خەڵکەکە و میوان دۆستیشیان بەڵێ زەمانێکە بوو سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی لێرە بوو هەر نزیک ئێرە ئەوسەمەلا عوسمان بە ڕەحمەت بێت سەردەمانێکی زۆر لێرە بوو وەکو کاک سێخالی ئیشارەی بۆ کرد زۆر جارە هات ئەلەم میحرابی ئەم مزگەوتە وتاریەدا مامۆستاکان هەموو بەعام یعنی هەموو بەعام ئەم گوندە قورسایی خۆی هەبووە لەبەرەوەی خەڵکەکە الحەمدوللا خەڵکێکی باش بووە خەڵکێکی میهرەبان بووە خەڵکێکی میهمان نەواز بووە خەڵکێک بووە دائیمەن خاوەنی خوڵق بووە خاوەنی ئەوە بووە کە خەڵک بێتە ماڵی ئەوە کاریگەری هەبووە کە مدەتێکی زۆر قیادەی بزوتنەوەی ئیسلامی لە مەنتیقەیە بوو خۆ دەست خۆش مامۆستاگیان کەمال وەڵام هەڵمەسە دەستی خۆش بێ کاکەماگیان پێم خۆشە باز لە گەنجام کەی لەم گوندە زۆرێ لە گوندەکان چۆڵ خەریکە وردەوە دەچۆڵە بێت لە گەنج لێرە چۆنیە گەنج ئەمێنێتەوە لێرە یانەوە تا بە دوای کار و کەسابەت و بژەی ژیانیا بێ بچێتە شارەکانەوە بڵێ زۆر سوپاس سەرەتا بە خێراتتان دەکەین هەنگاوەکانتان یەک بە خێری تابێ ئینشاڵڵا بۆ ئێمە وەڵا بەنسبەت لەم گوندەی ئێمە لەخوا بەزیابێ زۆر سوپاسی خواگەین گوندێکی ئاوەدانە و گوندێکی خاوەن ڕۆشنبیریە گوندێکە کە قەرەباڵخە بە ئەندامانی ڕۆشنبیری زۆر زۆرتیایە بەنسبەت گەنجەکانیشمانەوە سوپاس بۆخوا
ئولفەتێکیان کردو بە گوندەکانمان ئەگەر بچێتە هەر شوێنێک بۆ ئیشێک کارێک ئیلا بێ بگەڕێتەوە بۆ گوندەکەی خۆمانویێتەوە ئەگەر جمعانە پێشەمانە بێت لە هەفتەیەکە دوو جار سێ جار ئیلا هەر بێ سەردانی گوندەکەمان بکاتەوە خۆشەویستیەک و محەبەتێکی بۆ گوندەکەمان هەیە ئەتر بە بۆنەیەم زورفەشە کە ئێستا دروست بێت لە گوندەکانە ئیش و کار کەم بووەتەوە مەجبور گەنجەکانمان بگەڕێن بە شوێن ئیش و کارە مەجبورم چنە دەرەوەی گوندەکان بۆ ئیش بەڵام دوجار هەر گەڕێنەوە بۆ گوندەکان و ئولفەتێکیان کردو بە دێکەوە و خۆشەویستیەک و محەبەتێکیانێ بۆ گوندەکەمان و زۆر سوپاس کە ئەتوانین گوندەکەمان بە جوانی بێڵینەوە و خزمەتی بکەین و لە هەموو ڕاکەوە سپاس بەرەزن دەستکان خۆش زۆر سپاس سونای دکتۆرۆشە پێم خۆشە جنابیشە کەمە قسەمان بۆ بکەین بۆم باسکەی لە هەنی علمی و زانستی ئێرە چۆنە لە سەنگێنی بەوەی کە با بڵین گوندێکی بچووکیش بێ بەڵام لە قوتابخانەکانی ئێرەوە بوونەتە پزیشکی بەتوانە لە شارەکان ئەندازیاری بەتوانە بەدەل لە بابەتی ئاینی و مامۆسایانی کە باسمان کرد پێم خۆشە جنابیش کەمە شارەت بەوە بکەی بەخێربێنی خۆسەرچاو گەنجەکانی ئێرە ئەگە هەر وەکو زۆربەی شوێنەکانی تر وەکو قانونێکی معریفی لە ناویانەوا بوو زۆربیان هەر مەکتەبیان لە سەرتاوە تاوەکو کۆتایی تەواوە کردیانی زۆربەی ئەو کەسانی کە لێرە گەورە بوون بۆیان وەکو کەلتورێکی لێ هاتبوو ئەبوایە دەرەجەیەکی باش بێن ئەبوایە پلەیەکی باش بەدەست بێنن ینی زۆر بەشمان کە ئەچوینە خوارە ئێستا لە ئیبتیداییەوە تیا بوو تا ناوەندی و کاتە ناوەندی بوو ئێستاش بنەڕەتی تایە دوایی ئەکە چوونە ئامادەی زۆربیان ئەبوونە یەکەم و یان ئەوائلەکانی هەم ئامادەیەکانی کە شارەکانی بۆ نمونە هەڵەبجە و خورماڵ یان کە ئەچوینە بەشە بۆ نمونە بەشە پزیشکیەکانی زۆر تیا بوو بەشە ئەندازیاریەکان و زانستیەکان لەوێش هەمیشە هەوڵیانەدا کە زۆر پێشنگ بن لەبەرەوەی هەروەکو کەلتورێکی معریفی لێ هاتبوو خەڵکی ئێرە بە تایبەتی گەنجەکان حەزیانە کرد پلەیەکی باشتر بەدەست بێن ینی بوو بە شتێک تایانە کە حەزیانە کرد زۆر بە شوێن زانستا بڕۆ جنابەت لە چیات دکتۆر من دکتۆرام لە فیزیا هەیە لەش ساغ بیاخوا لەگەڵ مهنەکەی خۆت و فیزیا و لەوانەیە وردبوونەوە لە عیلم و ها تۆزێک مێشکە هیلاک بێت و یان ئیشێک هەیە بێت مامۆسابی لە شوێنێکابی کە دەیتەوە بۆ گوندەکەی خۆ تا چەند مرتاحی تا چەند ینی نوێ بیتەوە لە ئیسراحەتە خۆی وەکو کاکەمالی ژاماژێ پێەیە خەڵکی ئێرە زۆر پەیوەست بووە بە گوندەکۆی ئێستا بۆ نمونە من خۆم لە فەڕەنسا ماوەیەکیش مامۆستا بووم حەزمە کرد بگەڕێمەوە ینی سەرەتا لە جامعی سلێمانی بوون هەموو هەفتەیە گەڕاینەوە دوایی کە هەتا چوومە ئەوروپاش زوو گەڕاینەوە ینی خەڵکی ئێرە بە تایبەتی گەنجەکانی هەمیشە بە جۆرە لە جۆرەکان شتێکی تایە حەزەکە ئەگە بۆی بکرێ هەفتانە ئەگەی بۆی بکرێ ڕۆژانە ینی بە زۆر بەسران بە گوندەکەەوە ینی کەلتورێکی تایە هەم وەکو بڵێ برایەتی ناو گەنجەکان زۆر بینیان خۆشە هیچ کێشەیەکی ناوگەنجان و ئەوشتانە نییە بە تایبەتی تر هۆکاری دینیشی لە پشتەوەیە بەڵام وەکو وتان ینی زۆر مێشکت ئیسراحەتەکە ینی من وەکو خۆم زۆر کە قوڵ بوومەتەوە لایەنە زانستیەکانە زۆر حەزم لێ بوو هەمیشە حەزم کردو بگەڕێمەوە بۆ ئێرەوەکو ئێسەشکە لەشە ساغ بێ حتممە وڵاتانە گەڕاویت و شوێنانە بینیوە قەد هاتووە لەوێ شتێک ببینی یان جیاواز بێ لەگەڵ کولتوری ئێمەیان لەگەڵ دینی ئێمە بڵێ ئەی ئەلحەمدولیلا کە من خەڵکی ئەم گوندەم و لەگەڵ ئەم کولتورە جوانەی کوردستانم و پێیوەستم بەم دینەوە لەوێ لەوانە شتێکی نامۆ بەرچاو کەوت بێ یان عادەتێکی ئەوان کە بەلای تۆ خراپ بوو بێ بەڵێ خۆی فەڕەنسا من کە لەوێ بوو ماوەیەکی زۆر وڵاتێکی زۆر ئەلمانیە بە تایبەتی ئەو لایەنەی زۆر خۆش بوو ینی ئێمە لە باگراوندێکی ئیسلامی و ڕۆشتبووین بۆ ئێمە زۆر خۆش بوو بە تایبەتی من ئەجا هەمیشە کە مناقەشەشم لەگەڵاکردن وڵاتی ئێمە هەنێ ناڕەحەتی تایە بۆ نمونە شەڕ و شۆڕی تایە بەڵام بە جۆری لە جۆرەکان ئینسان پێگەیەنێ ینی من هەمیشە بە ئەوانم ئەوت گەنجەکانیان ئەمود ئێوە هەر لە جێوێکی زۆر وەستاوا بوون ئێمە شەڕمان بینیوە ڕاکردنمان بینیوە ئەجا گەیشتون بەم ئاستش کە ئێوە بە ئیسراحەت پێگەیشتون ینی چەندەها کەس هەیە هەر خەڵکی لای ئێمە لە وڵاتانە لە جامعە زۆر بەرزەکانە دەرسەڵێتەوە یعنی ئەو جوانەی زۆر خۆش بوو هەمیشە بەخۆم ماوت ئەمە زۆر خۆشە کە تۆ لە جێوێکەوە هاتووی کە بۆ نمونە باسی ئەم شەڕ و شۆڕانی وڵاتەکەنیە کرد تۆ یەکسەر تێگەی لە وەزعی خەڵک لە ڕاکردن تێگەی لە ماڵکاول بوون و لە هەرچی ئەوشتانە هەرچەند جێوێکی ناخۆشیشە بەڵام هەر جۆرێ بێ ئینسان یەک جارەشی ئەو جوانە ببینێ من هەستەکەم بۆ پێگەیشتنی ڕۆحی ئینسان زۆر گرنگ چاو خژمەوە سەگیان زەتی کێشە زێنەتیان بێمە لای بەڕێستان
الحەمدا سروشت و جوگرافیای شوێنەکەەوە ئاخوازە شوێنێکی گەشتیاری و شوێنێکی زۆر جوانە خەڵکانێکی زۆر بەتابێت لە وەرزی باروایی ناسەردانیم شوێنەکەن ئێوە پێما بە پرۆژەی گەشتیاریشتان وردەوردە دەست پێ کردووە پێگەی گەشتیاری چۆنە لێرە؟ وڵی تقریبن چەند ساڵێک کە بیر لەوە کراوەتەوە بە حکمی بیر لەوە کراوەتەوە کە بکرێ بە ناوچەیەکی گەشتیاری بە حکمیەوەی کە ئاوێکی باشی لێ بڵێ هاوینان ئاوەکەی کەمەکاو بەس ئەچێتە جۆگەکان بەڵام شەمەکەی ئاوێکی تایە و باخ و باخات و تا حدێک فێنکە لەبەرەوە چەند ساڵێک کە بیر لەوە کراوەتەوە کە وەکو پرۆژەی گەشتیاری لە ناوچەکە بکرێ تەمان یەکەم جاریش کە کرا کە زیاتر بوو بە بڵێن ئاشنابوون و تا ئاستێک ناساندنی ئەم پرۆژەی حاجی تایر بوو کە کردی لە پێشەوە کە تا ئاستێک ناساندی بە ناوچەکە دوای ئەوەش وەکو گوندی سەرگەت و مامەسامە لە مەسعودەوانە بیریان لەوە کردەوە کە زیاتر بۆ ئەوەی ئاسانکاری بکرێ بۆ خەڵکەکە بچێت بۆ پرۆژەکە بۆ هەمەشوانە کە سەرچاوی ئاوەکەیە بیریان لەوە کردەوە کە جادەی بۆ بەرن جادەی بۆ بەرن بەڵام لەبەرەوەی کە لە پێشە ڕێگەکەی پیادەڕێ بوو لە زۆر شوێنەوە باخی خەڵکی بەرەکەوت ئەرزی خەڵکی بەرەکەوت لە پێشەوە وەکو ڕاماڵیەک ڕێنمایەک بڵێن پرسیاریان لە خەڵکەکە کردووەمانە خەڵکەکە بەڕاستی پێخۆش بوو تا ئاستێک هاوکاریان کردن و دوایی دەستیان کرد بە ئیشەکە و بوو پار ئیشەکە بە هاکەزاییەک تقریبن کرا بەڵام دوایی تر وعدیاندا بە خەڵکەکە لەو شوێنانەی کە باخەکە زەرمەند دەبێ یا بە شێوازێک لە شێوازەکان کە کەڵە کوینەکەی تێک بچێت کە بۆیان چاک بکەن و یەک دوو پردی تێکەوێ پردەکان چاپ بکەن و کە ئەمانە هەمووی بوو بە ئاسانکاری بۆ ئەوەی کە بێ بە پرۆژەیەکی گەشتیاری دوای ئەوەش کە بوو ئیشەکانی تەواو بوو میوان و سەردانکەر زۆر بوو دیارە بوو بۆ جێی سەرنجی خەڵکو و حتا بەڕێوەبەرایەتی گەشتیاری هەڵەبجەش ئەوانیش هاتنە ناو بابەتەکەەوە بەڵام مەسەلەی جادەکە و دیوار و شتەکان ئەمانە هەمووی پێش ئەوەی ئەوان بێنە ناو بابەتەکەەوە و بڵێن پارۆشتی وای بۆ تەرخانکەن لەسەر عەزیەتی وەکو ستافێک کە لە گوندەکە دروستکرا بوو ئەوان و لەگەڵ خێرۆمەندی ناوچەکە ئیشەکەیان تاو کرد و ئەلحەمدولایە ئێستا بۆ بە شوێنێکی گەشتیاری و ڕێژەیەکی باش گەشتیاری بۆیە ئەلحەمدوللا بەرە وەرزی سەیران و گەشتکردن و بەهاروانە ڕووین ڕێنمایی چییە بۆ گەشتیاران بێنە سنووری ئێوە بەم پاکی و بەم جوانە بیەڵنەوە سروشتە جوانەکەی تێکدێن یاخود ژینگەکەی پیس نەکەن وڵی تەمان نەک هەر بڵێن بۆ ئێرە بۆ هەموو شوێنێکی ترش من داوا لەو گەشتیارانە ئەەکەم هەرچەند وەکو بڵێن ئاگاداریش بە تابلۆ ئاگادار کراونەتەوە کە تۆ چوویتە بڵێن هەر شوێنێکەوە پێویستە عەلاگەیەکی خۆتت پێ بێ ئەو پاشماوە و پاشەڕۆیانەی کە هەتا هەمووی بکەیتە عەلاگەیەکەوە ببێ لە شوێنێکی گونجاوە دایبنێ یا لە شوێنێکا کە ئەم ژینگە پارێزانە دەستیان بگاتێ چونکە ئەمڕۆ تۆ لێ سبەی یەکێکی تریش تۆ حساب کە کاتێک کە تۆ ئەچیتە شوێنێکەوە کە سیرەکەی ئەو ژینگە ئەوە نە پیس و پۆخڵە بزانە خۆت وەزی خۆت چۆنە قیاسی خەڵکیش بە خۆتا بکە وەڵڵا ڕاستە دەست و چاو خۆش بێ مامۆستاگیان ئەزیێتان کێشام زۆر سپاسانەکەین کە لەگەڵمان نابوون مامۆستاگیان پێم خۆشە بە چەند فەرمایشتێکی جەنابەت کۆتایی بە مەجلیسەکەمان بینین یاخوا بەخێر بێن مانگی ڕەمەزان مانگی دوعای خێرە ئێمە هەمومان دوعای خێرتان بۆ ئەەکەین بۆ ستافەکەتان بۆ دەستگای خێرخوازی بەخشین هیوادار نیشەڵا خێرخوازان دەستیان لە بەخشین بەر نەدەن بۆەوەی بەخشین بتوانێت ئەو کارە خێریانە بکە کە خۆیان ناتوان دەستیان بگاتە شوێنەکان بەخشین بکەنە دەستی خۆیان بۆی ئەو دەستی بگات ئەو شوێنە دوورانە شوێنێکی وەکو سەرگەت کە نزیکەی 100 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە ئەوان بتوان دەستیان بگاتێ خی گەورە ئێوەش مۆفقکە تاعات و عیبادەتی هەموو لایەک وەرگێ ئەم بەرنامانە دەستان خۆش بێ هەموو ستافەکەتان بەڕاستی ماندوو بوون ئێمە هەر ئەوە نەتوانین دوعای خێتان بۆ بکەین
خی گەورە هەموو لایەک مۆفحکە بەخێر بن سەر چاو سەربەرز و سەرکەوتوو یاخوا دەستان خۆش بێ ئازەتی ئێوەش ئازێتان کێشە مەمنون زۆر سپاسانەک بە قوربانم دەستان خۆش بێ یاخوا بەڵازان و خۆشەویستان بەم شێوازاتینە کۆتایی بەرنامەی دێخوان دەخوازین کە هەموو لایەکتان تەندروست باش بن ئینشاءالله ماڵەکانتان وەکو ئەم باخە جوانانەی دێی سەرگەرد ئاوەدان بێت دڵەکانتان وەکو کانیاوەکان ڕون و بێگرد بێت تا بەرنامەیەکی دیکەی دێخوان بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ بێت.